ئێمە لە 6/9/2022 لە بەردەم ئەنجومەنی وەزیران خۆپیشاندانێکی هێمنانە و مەدەنیانەمان ئەنجامدا بە شێوازێکی پەروەردەیی بۆ داوای مافی خۆمان تەنها بەڵێ بۆ دامەزراندن ئەوە شیعاری ئێمە بوو، بەڵام زۆر بەداخەوە لەلایەن هێزێکەوە دەستگیر کراین لە کاتژمێر 1.5 تاوەکو کاتژمێر 1 بە کەفاڵەتی 5 ملیۆن من بەندە و لەگە مامۆستا کارزانی بەڕێز 1.5 ملیۆن 10 ملیۆن بە کەفاڵەت ئازاد کراین بۆ بەیانی کە دەکات ڕۆژی یەکشەممە 4/9 دادگاییمانە لەسەر مافی خۆمان. ئێمە بەڕاستی لەو هەرێمی کوردستانە ئێستا داوای ماف بکەی ددەن بە دادگا نایەڵن. ئەوجا حەز دەکەم لێرە سەرجەم مامۆستایانی وانەبێژ سەرجەم هاوڵاتی هەرێمی کوردستان دڵنیا بکەینەوە کە ئێمە بەردەوام دەبین لە مافی خۆمان، چونکە ئەو مافی سەرەتایی خۆمانە، هیچ کارێکی نایاساییمان نەکردووە، بەڵکو ئەوە حکوومەتی یاریمی کوردستانە کاری نایاسایی دەکات بە بەڵگا بەپی یاسای عراقی هەیە لە ساڵی 1960 کە دەرچووە دەڵێت شوێنی شاغر واتە شوێنی بەتاڵ دەبی پڕ بکرێتەوە بە میلاک، دەلێ نابی بە گرێبەستیش پڕ بکرێتەوە، کەچی ئەوان هاتوونە بە گرێبەستیش ئێمەیان دانەمەزراندووە، کەچی ئەمە بە گرێبەستیش ڕازینی هاتوونە بەوانە بێژ ئێمەیان دامەزراندووە، ئێمە کردتەوانە بێش کە دامەزراندنیش نییە، یعنی وەکو کرێکار مامەڵەمان لەگە دەکەن لەسەر ئەوە کە ئێمە داوای مافی خۆمان دەکەین. سوبەی تەنها مامۆستا کارزان و مامۆستا عەلی نادرێنە دادگای، بەڵکو سەرجەم هاوڵاتی هەرێمی کوردستانە هەر 35,000 مامۆستای وانە بێژە دەدرێتە دادگای، چونکە ئێمە داوای مافی سەرەتایی مامۆستایانی وانە بێژمان کردووە کە 11,000 مامۆستای وانە بێژ پێکاتبوو لە کابینەکەی تر. ئێستا کە 35,000 بەڵکو ئێمە هاتوین حکوومەت چا بکەین، پەروەردە چا بکەین، بەڵام زۆر بەداخەوە لە جیاتی ئەوان بەدەم داواکاری ئێمە بێن کەچی ئێمە دادگایی دەکەین.